بۆ ئەوەی بتوانی ئیماندارێکی باش بیت مەرج نییە ببیتە عەرەبێکی باش. ئەو کاتەی بوخاری و موسلیم کرانە کوردی. سەدان ساڵە لەناو کورددا ئەو گفتوگۆیە هەیە کە ئایا ئاینی ئیسلام بەشێک بووە لە تەعریب و زاڵکردنی کەلتوری عەرەب بەسەر کورددا یاخود نەخێر تەنیا ئاینێکە و کرۆک و پەیامەکەی جیهانین. زۆر کەس هەوڵی ئەوەیان داوە ئەوە بسەلمێنن کە بۆ تێگەیشتن لە ئاینەکە پێویست دەکات کورد ڕۆ بچێتە نێو زمان و کەلتوری عەرەبیەوە. بەڵام گەورە خوێنەران و زاناکانی ئێمە هەمیشە پێچەوانەکەیان کردووە، کرۆک و پەیامی ئاینەکەیان هێناوە و کردویانە بە کوردی تاوەکو هێڵێک لە نێوان ئاین و کەلتوردا بکێشن و بە هەموو کوردێک بڵێن بۆ ئەوەی بتوانی ئیماندارێکی باش بیت مەرج نییە ببیتە عەرەبێکی باش. بۆ نمونە ئەژاری موکریانی لە هەوڵێکی کەموێنەدا قورئانی پیرۆزی بە زمانێکی زۆر بەرز و پارە وەرگێڕاوە کە تەنانەت هەوڵی داوە کێش و ئاوازی دێڕەکانی ناوی وەک خۆی بگوازێتەوە بۆ زمانی کوردی. بەڵام بەر لە هەژاری موکریانی و لە ساڵی 1942دا زانایەکی کورد بە ناوی مەلا ڕەشید بەگی بابانی هەردوو سەرچاوەی سەرەکی فەرموودەکانی پەیامبەری ئیسلامی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەم زانایە بە 22 مانگ هەردوو کتێبەکەی وەرگێڕاوە. جگە لە وەرگێڕان فەرموودە دووبارەکانیشی لا بردووە. کۆی فەرموودەکان بە زمانی کوردی ژمارەیان 3965 فەرموودەیە. ئەوەی جێی سەرنجە مەلا ڕەشید بەگ وەک ئەوەی لە ئەرکی قورسی ژیانی ڕزگاری بوو بێ و گەیشت بێتە مەبەستی خۆی پاش 43 ڕۆژ لە تەواوکردنی وەرگێڕانەکە وەفاتی کردووە. مەلا ڕەشید بەگ کاتێک ئەم وەرگێڕانەی کردووە کە خۆی لە ئاوارەی و غوربەتدا بووە لە ئیستانبول چونکە بەهۆی جەنگەوە ڕێی گەڕانەوەی بۆ نیشتیمان لێگیراوە. بەڵام بەو جۆرەش هەربیری لای داهاتووی گەلەکەی بووە و 30 ساڵی لە غوربەتدا بە وەرگێڕانی دەقە گرنگەکان تەرخان کردووە. نمونەی هەوڵی ئەم زانایەی ئێمە لە مێژوودا وای کردووە زۆرینەی کورد ئاینی ئیسلام وەرگرێ و لە هەمان کاتیشدا کوردبوونی خۆی ون نەکەت. ڕای تۆ چییە لەبارەی وەرگرتنی کرۆک و پەیامی ئاین و ڕەتکردنەوەی کەلتوری گەلانی تر؟